بژی خۆش بی هەچت دەوێت دیسان تۆ لێرە خولە عشرة قوم من على بير نشوة ثلاثة شاكب بوات أخوات ولا بير بتشيد أو بمني لا بير شو أوي بركة برا شاكب شاكب بوات يلي بيشو جارج يا موا بولي ودانشتوي خلا على سر مرحباية بولي ودانشتوي ايش وانا قولينا مجلس بابا والله بس بخد الله يقولنا مجلس من لبنان بوي وش بوم ولا بيرات شو متوا جو بقرا أولا هنا على الروجنامة أما برنامج كمان على سر مرحباية جا کۆڵێن ڕۆژنامەیەکە کاریکاتێری بڵاوبووەتەوە گوایە لە باشوور لە کوردستان ئێستاچێت مەرحەبایی گۆڕاوە کە دوو ژنەگەن بە یەک بۆ نمونە ئایشەخان و خەجیجخان کە بە یەکەکەن چۆنی چاچی بکەن ئایشەخان ئەڵێ سەلاجەتان نەسووتێ کارەباتان نەبرێ خەجیجخانی ژەڵێ مەمنونم دینەمۆی موبەڕیدەکەتان نەدەزرێ ڕۆڵە نەکەویتەوە سەر ناو چاڵی جادەکانەوە لە خەستەخانە کەوتی ڕۆڵە بێ دەرمان نەبی ئەوژار شەخانی ژەڵێ تۆش دووکەڵی سیارە نەتخرچێنێ نەوەتان لێ نەبرێ شەو دزنێتە سەرتان ئەجا دوایی خەجیجخان هینەڵێ خەجیجخان لێ یاخوا کوڕەکەتان لە خارج ڕۆڵە دۆلارتان بۆ بنێرێتەوە ئەویش ئەزانی چیە لە بیتاقەیەکی کەیتیایە ئەلی یاخوا کچەکانتان ڕۆڵە شوو بە کوڕی خارجی بکەن ئەوە ئەجاوکو ئەشەخەن بە قسەکانم تاوکم کە حسێ نایڵم بەخوا میکرۆفۆنانە هەمێ باشنەوە ئەی چۆن ئەجا دەڵێ خەجی ئەیناڵێ خەجیجخان ئەڵێ دەبڵێ ڕۆڵە بزانم تۆ بە هیواشید ڕۆڵە ئەڵێ بەخوا ئەو خواردنی مقابل غذاوەی نەوتەکە ڕۆڵە یاخوا کەمی لێ بدزرێ و کەم سەر و گوێ لێ بکرێ و تۆزێکی بەرێمەی فەقیر بکەوێ منی ژەڵێم ڕۆڵەکە حسین پێغەمبەر هەرواتوی نوت بێ و ئەو میکرۆفۆنانەشی بشکێ منە ڕۆم بۆ ئاخر جارە نایەمەوە بینم خولە بە چۆری بم دەست سەرگرلاچ لە قوربانم بی پێغەمبەر لەو سەرەوە بڕۆ لەو سەرەوە بڕۆ ئەزان و خۆشەویستان